چیتر لە گۆڕەپانی سێ ڕێگا و چوار ڕێگاکانی هەڵەبجە ئۆتۆمبیلەکان ناتوانن بێ ڕەچاوکردنی سیستەمی ترافیک پێشڕەوی بکەن چونکە شەقامەکانی شار بە ڕێگای دانانی چەند ترافیکێک ڕێکخراون کە ئەمەش لە مێژووی شارەکەدا بۆ یەکەمین جارە هەوڵ دەدرێت بەم شێوازە سیمای شارستانیەت بە پارێزگاکە بەخشرێت. پارێزگای هەڵەبجاوە دووپاتەکاتەوە ئەم پرۆژە نوێیانە پەیامی بەردەوامی خزمەتکردنیانە بە هاوڵاتیان و بەڵێن دەدەن بەردەوام بن لە خزمەتکردن. هەوڵێکی بەردەوامەین وەکو پارێزگای هەڵەبجە و ئەو ستافە حکوومەی کە کارەکەین بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیان نابین و ئەمەش دەستپێکی ئەتوانە بڵێم یەکەم نییە بۆ کارەکانمان کە کردومانە، چەندین کاری ترمان کردو بۆ خزمەتی هاوڵاتیان و ئەمەش مافێکی سەرەتایی هاوڵاتیانە بۆ ئەوەی کە بتوانن گیانی و سەر و ماڵیان پارێزرا بێ. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجەش پێی وایە لە ڕێگەی ئەم ترافیکانەوە ئاستەنگەکانی هاتوچۆ کەمترە بنەوە، هەوڵێکیشە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ترافیک سیستمی هاتوچۆ ڕێک دەخات، قەرەباڵغەکان تەوزیع دەکات، سیمایەکی جوان و یاسایی و شارستانیدا بە پارێزگاکەمان ئەو بە شێوەیەکی یەکسان ئۆتۆمبیلەکان دابش دەکات بەسەر شەقامەکانە و شۆفێر وەکو ئەوەی پێشووکرا ئاماژەم پێکرد ناتوانێت پەلەپەلکاوی پێی لە بەردەم ترافیکانە بۆسێت چی کاتێک ئیشارەتی ڕێگەی پێدا ئەو کاتە دەست بە جۆڵە بکات و لە ئەو گۆڕەپانە دەربچێت. هاوڵاتیانی هەڵەبجە پیان وایە ڕێگا و بانە سەرەکیەکانی نێوشاری هەڵەبجە پێویستیان بە بەرفراوانکردن هەیە، بۆیە داواکارن کاری پێویستیش بۆ بەرفراوانکردنی ئەو ڕێگایانە بکرێت. دانانی ئەم ترافیکانە بەڕاستی دڵخۆشکەریە بۆ پارێزگای هەڵەبجە، بۆی نمونەیەک با بە بوونی پارێزگا بوون و دیارە بۆ ڕێکخستنی ڕێگاوبانەکانی پارێزگای هەڵەبجەیە. بەڵام من پێم باشە دوای ئەمە بیر لەوە بکرێتەوە ڕێخستنی ئەو جادە و ڕێگانی کە لە ناو بازاڕەکانە هەن فراوان بکرێن بۆی زیاتر هاوڵاتیان توانن هاتوچۆی تیا بکەن. جگە لەوەش ئێمە کۆمەڵە سەیرانگای تایە سنووری پارێزگای هەڵەبجە بیر لەوەش بکرێتەوە، حکوومەت یارێن بیر لەوە بکاتەوە کە ئەو ڕێگانە فراوان بکەن بۆی زیاتر کاراسانی بکرێت بۆ هاوڵاتیە. پرۆژەی سیستەمی دانانی ترافیکی پارێزگای هەڵەبجە لەلایەن بەشی ئەندازەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیەوە جێبەجێکراوە لە کۆی 45 سێت ترافیک بۆ شارەکانی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە، 7 ترافیکیان بۆ هەڵەبجە تەرخان کراوە کە بە گوژمەی 4 ملیار و 977 میلیۆن و 244 هەزار دینار جێبەجێ کراوە کەمانە کاریگەری ڕاستەوخۆیانە بێت لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و ڕێخستنی سیستەمی هاتوچۆدا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.